بینەرانی بەڕێز خۆشەویستانم ئەم کاتتان باش لە بەرنامەی ئەم جارەی ئەڵقەی بەرنامەکەمانە گفتوگۆکەین سەبارەت بە بابەتێکی هەستیار و گەرەنگ ئەوەیش پەیوەندی پارتە ئیسلامیەکان یان ئیسلامی سیاسیە بە ئازادی و دیموکراسیەوە. لەم بەرنامەیە پرسین ئایا پارتە ئیسلامیەکان یان ئیسلامی سیاسی خۆی قوربانی نەبوونی ئازادی و دیموکراسیە یان مەترسیەکی گەورەن بەسەر ئازادی و دیموکراسیەوە؟ ئایا ئیسلامی سیاسی باوەڕێکی بنچینەی بە ئازادی و مافی مرۆڤ و دیموکراسی هەیە یان تەنها لە قۆناغی لاوازی و بێدەسڵاتیدا ئەم چەمکانە قبوڵەکە و لە قۆناغی دەسڵاتداری و حکومداریدا ئەم چەمکان لەناوە بە؟ ئایا بەکارهێنانی کەرەستەکانی ئازادی و دیموکراسی دژی دیموکراسی تا چەندێک لە ئاجندای ئیسلامی سیاسیدا جێگەی دەبێتەوە پراکتیکە دەبێت؟ ئایا بنەما فیکری و تیۆریەکانی ئەم هێزە تا چەند لەگەڵ پرەنسیپەکانی مافی مرۆڤ و دیموکراسیدا تەپایە؟ بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری هەرێک لە بەڕێزان نووسەران علی مستەفا و کامیل مەحمودمان کردووە بە خێراتنی هەموو لایەکتانەکەم. کا کامیل ئەگەر لە بەڕێزەوە دەست پێ بکەم قسەیەک هەیە لەسەر مەسەلەی ئیسلامی سیاسی ئەوش ئەوەیە کە ئیسلامی سیاسی هەمیشە لە قۆناغی لاوازی و قۆناغی ئۆپۆزیسیۆنە ئازادی و دیموکراسی قبول دەکات، بەڵام کاتێک دەچێتە قۆناغی دەسەڵاتەوە نەک هەر دیموکراسی و ئازادی مەدەنیەکان قبول ناکات، تەنانەت ئازادی سیاسیش بۆ هێزەکانی دیکە قبول ناکات و ئەمە تەنها بەکارهێنە ئسوول ئیستیفادەیەکە لە ئازادی و دیموکراسیەکە. حەزەکەم تێگەشتی تۆ لەو بارەیە بزانم. بەڵام بسم الله الرحمن الرحیم. سپاس سەرەتا. طبعا ئەوە پرسیارێکە ئەکرێت و بەردەوامیش ئەو پرسیارە هەر کراوە کە من پێم وایە ئەمە پرسیارێکی نابابەتیە لەگەڵ ڕێزمان ڕسم جەنابە نیە دیارە پرسیارەکە لە گەلێک لە ئەوساتە سیاسی و ئەکادیمیەکانیشەوە ئەکرێت، بەڵام ئێمە پرسیارێک ڕوبەڕووی خەڵکێک بکەینەوە کەەوە ئەزمونێکیان نەبێت لەو بوارە یاخود نەگەیشت بن بۆ مەرحەلەیە کە ئێمە ئێستا پرسیارمان لەسەر دروست کردوون، ئەمە ڕووی نابابەتەکەی دروستەکە. ئیسلامی سیاسی و یاخود ئیسلامیەکان و گروپ و ڕێکخرا و کۆمەڵ و بزوتنەوە ئیسلامیەکان کە لە ساحی سیاسی و مارەسەی کاری سیاسەتەکەن و مبارەسەی کاری بانگەواز و داوە و ئەوەکەن لە بوارە فیکری و دینەکەی خۆیانە لە فەزایەکی ئازادا ئیشەکان زیاتر کارەکەیان داوەکەیان مارەسە سیاسیەکەیان زیاتر بەرەو پێشەوە ڕۆ ئەمە حاڵەتێکی مەیدانی و هەموو لایەکمان نەکرد ئیسلامیەکان بەڵکو زۆر تەیاراتی تر و هەموو لایەکمان گەشەکردنمان لە فەزل لە ژێر فەزای ئازادیایە. ئیسلامیەکان پێم وایە بە هەندێک تەجروبەی نزیکیش کە تاقی کراوەتەوە مەسەڵەن لە تورکیا لە هەندێک شوێنیکە ئەوەندەی ئیسلامیەکان چەمکێکی ئیشکردن بوارێکی ئیشکردنیان درابێتە دەست ئەو بۆچوونە یاخود ئەو پرسیارە ڕەدەکاتەوە پێچوانەکەی یا بەدەستەوە کە من پێم وانە لە هەموو حاڵەتێکە ئەلبەتە ئەگەر حاڵەتێکی ئیسیسنایی هەبێ یاخود حاڵەتێکی ناوازە هەبێ لە شوێنەکان کە نەماندیوە تا ئێستا چکە ئیسلامی گروپە ئیسلامیەکان تیاری ئیسلامی لە زۆربەی وڵاتەکانە هێزی ئۆپۆزیسیۆن نەک ئۆپۆزیسیۆنێکی یاسایی و ڕسمیش بەڵکو ئۆپۆزیسیۆنێکی ژێرزەمینین ئۆپۆزیسیۆنێکن ئێستا لەم فەزا تازەیە کە ڕاپەڕین و شۆڕشەکانی ناودنیای عەرەب و ناوچەکە دروست بووە ئیسلامیەکان توانیوانە دەنگی خۆیان بەرزکەنەوە قسەیان بەڵام کە کەمیل ئەوەی ئێمە لە تەجروبەی چوونە سەر حکومی ئیسلامی سیاسیە بینین منتەقەکەیە شتێکی پێچەوانی ئەمەیە بەوە نمونە ئێمە لە ئێران ئەزمموی شۆڕشی گەلانی ئێرانمان بینی لە بنەڕەتا شۆڕشی گەلانی ئێران بۆکو دەگوترا شۆڕشی چەپەکان و کورد و هەموو هێزەکان بوو، بەڵام کاتێ ئیسلامی سیاسی دەچێتە سەر حکوم لە ئێرانە کۆتایی بە هەموو جیاوازێکی سیاسی هێنە لە ئێرانە. لە ئەفغانستان ئێمە بینیمان شۆڕشی گەلی ئەفغانستان بۆ دژ بە سۆڤێت بە هەموو جیاوازەکان تەنانەت چەپەکانیش دژی چەپە نیشتیمان پەروەردەکانی دژی سۆڤێت بەشداریان کرد، بەڵام کاتێک لە ئەفغانستان دەسڵات دەگەنێن دەست تایپێکی جیاواز لەمە نیشانێن و کۆتایی بە هەموو ئازادێکی سیاسی هێنن. لە شوێنی دیکەی وەکو بۆ نمونە سوماڵ ئەزمموی شەبابی ئیسلامی و کۆمەڵە شوێنی دیکەمان هەیە کە کۆتاییان بە هەموو جیاوازێکی سیاسی هێناوە. ئەمانە پێمان ناڵێن ئەم هێزانە هەتا ئەو شوێنە ئەم جۆرە قسانەکەن کە لەگەڵ بەرژەوەندی سیاسیانە بگونجێ کاتێکە لە بەرژەوەندی دەسڵاتی تەواوەتی چەسپی کۆتایی بۆ مەفاهیمانەیەنێ. ئەمە تعمیمێکی زۆر هەڵەیە پێم وایە بکرێ بەسەر هەموو حاڵەتی ئیسلامیە ئیسلامیەکان و گروپ و کۆمەڵی ئیسلامیەکان یەک ڕەوتی یەکان گیر نین، یەک ئیتیجاه و یەک بۆچوونیان نییەوە، هەمویان لەسەر یەک تەوەرە و لەسەر یەک دیدگا کۆ نەبوونەتەوە. ئێمە دەیان و سەدان گروپی ئیسلامی ئیتیجاهی ئیسلامی ڕەوتی فیکریمان هەیە، جیهانبینی جیاوازمان لە ناو خودی جیهانبینی دینیەکە هەیە، ینی بەشێکیان لەوانەیە ئەو حاڵەتە بیانگرێتەوە حاڵەتێکی نەخوازراوە بێ ئەوەی کەوا مەسەرەن لە ئەفغانستانە تالیبان کە من پێم وایە لە ئەفغانستانە
ولا سۆماڵیشا دوو حاڵەتن کەوا ئەو وڵاتە لە هیچ کاتێکا سەقامگیریان بە خۆیانەوە نەبینی تا ڕوتی ئاسایی سیاست و مارەسەی کاری سیاسی و مارەسەی حاڵەتە طبیعیەکە مارەسە بکرێت لە وڵاتانە. بەڵام لە ئێران حاڵەتێکی جیاوازترە. ئێران ڕاستە گەلانی ئێرانی شۆڕشیان کرد، بەڵام یەکێ لە سەلبیاتی دەرەنجامەکانی ئەو شۆڕشە ئەو بوو بەباری تایفێت و مەزهبێت وان نەبووایە. من ئێستاش پێم وایە ئەو سیستەمی حکومڕانی لە ئێران ئاکرێت لەگەلێک لە وڵاتانی ناوچەکە لەوانەی کەوا باس لە ئازادی و دیموکراسیەت و تەنانەت ئالمانێتی شەکەن ئەوان لە پێشترن تا. بەڵە زۆر سپاس. کاک عەلی تێگەشتنی تۆ لەم بارەیەوە چییە؟ ئەو ئەزمونانەی کە لەم بارەیە کەڵەکە بوون ئەو ئەجەندا فکریانەی کە ئیسلامی سیاسی لەم چوارچێوە کۆمەڵگانەیە هەڵی دەگرێت بە بۆچوونی تۆ تا چەند ئەتوانێت دیموکراسیەتێکی حەقیقی قبول بکە یا ئازادیشی ڕاستەقینە قبولکە لە کاتی حکومڕانی و دەسڵاتە نەک لە کاتی لاوازی ئۆپۆزیسیۆنە. بە کورتی ئەکرێمە لە ڕووی مێژیە لە ڕووی پێکاتنەوە ئاماژێ بە مۆدیلەکانی ئیسلامی سیاسی بکەین. وازان مۆدیلێکمان هەیە عەرەبیە کە دنیای عەرەبیە گرێتەوە بە تایبەتی ئەو مسەلەسی کە میسرە کە سووریایە کە بۆ نمونە ئوردونە هەندێکیش بەرەو جەزایرەوانە. مۆدلێکی ترمان هەیە ئاسیاویە پاکستان، ئەفغانستان، ئەندەنوسیا و مالیزیا ئەوانە مۆدیلێکی تری ئیسلامی سیاسین. مۆدیلێکی شیعی و ئێرانیمان هەیە کە هەندێکی لە عێراق و لە لوبنان و لە ئێرانە خەسە بێتەوە بڵین. مۆدیلێکی تورکیشمان هەیە کە زیاتر جیایە، ینی هەم لە ڕووی مەرجعیەتەوە هەم لە ڕووی زمانەوە. ئەگەر بۆ نمونە سەری مۆدیلی عەربی بکەین، مۆدیلێکی زۆر پەیوەست بۆ بە توندوتیژیەوە فکری توندوتیژیەوە لە ئەساسیش مۆدیلی عەربی لەسەر بۆ گەڕانەوەی خلافەت دروست بووە کە یعنی بۆ ئیشکردن لەسەر دیموکراسی دروست نەبوو بۆ فراوانکردنی مۆدیلی لێرەوە بڕۆمانە ئەوە کە ئیسلامی سیاسی کوردی بێگومان لە ژێر کاریگەری مۆدیلی عەربیایە. ئەگەر سەیری بەراوردێکی مۆدیلی عەربی مۆدیلی تورکی بکەین کە زۆر نزیکن لە یەکترەوە، بەڵام لەبەروی زمانیان لەبەروی مەرجعیەتیان جیایە لەبەروی پێکهاتی فکریان جیایە سەیرێکی دوو مۆدیلی زۆر جیان بەرەمهێناوە. ئەگەر سەرێکی مۆدیلی تورکی بکەین سێرێکی کاریگەرە بە تەسەوف، کاریگەرە بە تێزەکانی سعید نۆرەسی، کاریگەرە بەو ئەزمونەی کە لە تورکیا هەیە لە دەوڵەتداری و دواتریش بەو ئەزمونی کە لە ئەلمانیەتا هەیە ئەو ئێمە وەکو کورد تێبینیمان لەسەر جۆری ئەلمانێتەکە هەیە بەرامبەر بە کورد ئەوە جیایە. ئەو مۆدیلی کە لە کوردستانە هەیە و لە ڕووی مێژویەوە لە ڕووی پێگاتنەوە لە ڕووی مەرجعیەتەوە زۆر کاریگەرە بە نەک زۆر کاریگەرە هەر لە ڕووی پێگاتنەوە لە ڕووی مێژویەوە لە ژێر کاریگەری عەربیە بۆ وەک بڵێ بە تەصدیقی ئەوانیش لە ئەساسا دروست بووە. زۆر هەمومان لە مێژوەکە ێزانین. بۆیە مۆدیلی کوردی زۆر نزیکە لە مۆدیلی عەربی. مۆدیلی عەربیش ڕاستەوخۆ پەیوەست بوو بەوەی کە چۆن خلافەت بگەڕێتەوە سەرەتا لەسەر ئەمە پێکات، دواتر چۆن دەوڵەتی دینی دروست بکرێ. یعنی پرسی حیزبی دینی ئێمە حیزبی دینی دنیای عەربی ئیسلامی سیاسی لە پرسەکان ئەوە نەبووە مافە مەدەنیەکان دەست بێنن بۆی ئەوانیش لەناو ئەو مافە مەدەنیانە بە ئازادی ممارەسی دینداری خۆیان بکەن، ممارەسی سیاسی خۆیان بکەن. لە ئەساسا بۆ دروست بوون کە سەرەتا خلافەت بکێڕنەوە ئەوەی لە میسرا هەیە و دواتر کاتی خلافەت زانرا کە معقولێتی تیانی گەڕانەوەی خلافەت لە ئەساس شاری گەڕانەوەی خلافەت کێ سفادەی لێکە کێ سوودی لێبینە دیارە تورکیا سوودی لێبینیوە. بۆیە قۆناغی تر هاتنە دواوە بۆ دروستکردنی دەوڵەتی دینی وەک هەموو لە هەموو پێکاتە عینەکانیان نازانین فکرەکانیان نازانین. کاتی ئەم لەمەش زانیان کە ئیتر ئەمەش تا قۆناغێکی دەنگ واقعی نییە، بۆیە قۆناغی دواتر هاتنە دواوە بۆی ئیشکردنی حیزبی دینی بۆ لەسەر ئەساسی کە ئەوان دواتر بتوانن لە دەستورە ئیش لەسەرەوە بکەن کە دەستورێکی ئیسلامی بگرنگی کە لەسەر حکومە ینی دەوڵەتی دینی نا بەڵام دەستور دینی بێ. ئەمە ئیسلامی کوردی لەژێر ئەم کاریگەریا دروست بووە. بابینە سەرەوەی ئایا ئیسلامی سیاسی کوردی چەنێ دیموکراسەتی قبوڵە. من وازانم دیموکراسەتی قبوڵە تا ئەوەی ئازادی سیاسەکانی لە دیموکراسیتا قبوڵە. وەکەوەی کە بۆچی ئازادی سیاسەکانی قبوڵە بۆی خۆی لەبەرەوەی لە قۆناغێکی لاوازیایە ممارەسی ئازادی بکە بۆی سوڵتە بەدەستبێنێ بۆی نفوزی هەبێ. ئەمەش مافێکی خۆیانە کە ئازادی هەوڵ بن لە ئازادی سیاسی لە کۆمەڵگەی کوردیا لە کۆمەڵگەکانی ترا دەستەبەر بێ بۆی ئەوانیش سوودی لێبینن. بەڵام من وازانم لە ئازادیەکانی ترا ینی پرز نییە بەلایەن و ئازادە بەتابەتی ئازادە مەدەنیەکان ئازادی بیر و ڕادەربردن و ئازادی اعتقاد. بەڵێ
کەواتاگە لە قۆناقی دەسەڵات تابن ئازادی سیاسیشان قبول هەندێک ئەوەی کە کامیل باسیگەر ڕاستە کە ئەوان هێشتا بۆن من لە باسی کوردستانکەین هێشتا نەچوونتە سڵتەوە لە بەرەوەی ئەم پرسیارە ڕەنگە هەندێک بابەت لە بابەتیبوونی پێوە دیانە بەڵام بە ئەزمموی ئەوان کە لەوەی کە ئەوان تەرکیز لەسەر تەنها ئازادی سیاسیەکەنەوە و زۆر تەرکیز لەسەر ئازادی مەدەنی ناکەنەوە تەرکیز لەسەر ئازادی بیرڕاو نووسین و ڕادەبڕین ناکەنەوە ئەمەوێت پرسیارێکە دەبکە پسەر هەڵدانی ئیسلامی سیاسی لە دنیاە بە کۆمەڵە قۆناغ و هەلومەرجی تایبەت تێپەڕیەوە لەنا ئەو هەلومەرجانەشە سیاغەی فکر و سیاست و دنیابینی خۆیان کردوێتەوە وەکو خۆت باسەکە سەرتا گەڕانەوەی خلافەت دروشمی یەکەمی خوان مسلمین بووە و دواتریش دەوڵەتی دینی بەڵام ئێستا هەلومەرجی سیاسی دنیا بە شێوەیەکە لە تونسا لە کۆمەڵک شوێنێک دیکە کۆمەڵک ئیسلامی سیاسی نزیک دەبێتەوە لە حکوومەتی ئەتیلافی پێک دێنێ و باوەڕی بە هاوبەشی سیاسی هەیە لەگەڵ هێزە عیلمانەکان ئەمە پێمان ناڵێت لە بدەڕێت ئەم هێزانە ئەگەری ئەویان تێدا دیموکراسی قبولکەن لاندی کەم لەسەر ئاستا سیاسەکەیە بڵێ ئێستا وەکووتمان مۆدیلی تورکی مۆدیلێکی باوە و ئەوە تا لە تونس لە زۆر بە ئاشکرا دیعایەوە کرێ کە ئێمە وەکو بڵێ تەقلیدی مۆدیلی تورکیەکەینەوە ئەگەر ئیسلامی سیاسی بەم مۆدیلە تورکیا بڕوا منیش وازانم بەرەو ئەوە ڕوا کە مەدەنیەت و ئازادی سیاسی بەلایکەم ئازادی سیاسی قبول بێ ئەگەر لە حاڵی ئەوە شاوی بگاتە سڵتە بەڵام منوازانم هێشتا زۆری ماوە کە ئەوان ئازادیەکانی تریان قبول بێ بۆ منە ئازادی مەدەنی ئازادی ڕادەربڕین و نووسین و ئازادی اعتقاد یعنی زۆر گەشتە من زۆر سپاس تێگەشتم چڵێ کاکامیل ئازادی سیاسی بە تەنها وەکو بوونی ژمارەیەک حیزبی سیاسی مەرجنی پێناسێکی زۆر بچووک و زۆر کورتە بۆ دیموکراسی و سندوقی انتخابات تەنها دەتوانێت بەشێکی زۆر کەم لە ئازادی لە دیموکراسی پێناسە بکە ئازادی دموکراسی مەفهومێکی شاملتر و کاملتری هەیە کە ئازادی عقیدە ئازادی بیرکردنەوە ئازادی ڕخنەگەتن ئازادی هەموو جۆرە ژیانێکە ئینسان خۆی بوێ ئیسلامی سیاسی کاکعلی پێمان ئەڵێ ئەم جۆرە ئازادیانان قبول نییە تەنها ئەگەر قبولیان بێ لە قۆناغی لاوازی ئازادی سیاسی قبولەکەن طبعا هەندێک لەو شتانی کە علی باسی کرد من حەزەکەم تێنەپەڕێ بەسەرمانە مەسەلەی تەجروبەی ئیسلامی کوردی ئیسلامی سیاسی کوردی وەکوی ئەوڵەن دیارە هەموو ڕوتێکی سیاسی هەموو ڕوتێکی فیکری محکومە بەو تابعات ناوچەیە کە خۆی تایەتی بەو منطقەیە بەو نەتەوە بەو گەلە بەو ئینتیمایی کە بۆی هەیە یعنی ئەوە نابێتە عیبە مەسەلەن ناوچەی عەرەبی حرەکەتە ئیسلامیەکە یاخود ڕوتە ئیسلامیەکەی تابعێکی عەرەبی هەبێ لە کارکردن و لە خوێندنەوەی طبیعەتی مجتەمەی عەرەبی خۆیە یا لە مجتەمەی تورکیا لە مجتەمەیەکی ترە ئەمە حاڵەتێکی سروشتی و طبیعیە لە ئیسلامی کوردیە من پێم وانییە ئیسلامی کوردی ڕاستە ئیسلامی کوردی لە ژێر کاریگەری ڕوتێکی ئیسلامی کە لە ناوچەی عەرەبیا دروست بووە نەک ڕوتێکی عەرەبی من بۆ مەفهومە نایڵێم کە ئەویش ڕوتی ئیخوان مسلمینە مەدرسەیەکی داعاوی بووە زیاتر قوتابخانەیەک بووە بۆ کاری بانگەواز و کاری حتا سیاسیش ئیسلامی کوردی بە حکمی نزیک بوونی لە ناوچە عەرەبیەکەوە یاخود ژیانی لە ناوچە عەرەبیەکەشە استفایەکی لەو تەجروبە ئیسلامی ئیخوانیە کردووە و ئەمەش بۆ خۆی ئەبێتە حاڵەتێکی طبیعی چونکە ئێمە ڕوتە غەیری ڕوتە ئیسلامیەکان ڕوتە ئەڵمانیەکانی شەبینین لە کوردستانی ئێمە ڕوتە ئەڵمانیەکان متەئەسیرن بە ڕوتی گەلانی ترەوە ڕوتی شوێنەکانیکەوە ئەمانە هەمووی حاڵەتی ئاساین بەڵام ئەوەی کە بە مطلقی بڵێن ئیسلامی کوردی لەژێر کاریگەری ئیسلامی عەرەبیایە ئەوە وانە ئێمە تەجروبەی مێژوو زۆر باشە بەس یەک مەجال دێمە بۆی قسەکان تەکمیل بکەیت کاک عەلی ئەگەر ئەو قسەی کە کامل ڕاست ینی تۆ حاڵەتێکی سروشتێ تۆ سوود لە ئەجەندای ئیخوان مسلمین لە هەر شوێنێکی دنیا وەربگری ئەمە بۆ ناوی ئەنەی ئیسلامیش عەرەبی لە کوردستان دوو نمونە بێنمەوە لە دوو سەرکردەی ئیسلامی سیاسی ئیخوانیە بڵێن عەرەبی لەگەڵ ئیسلامی سیاسی تورکیا سعید نەورەسیمان هەیە لەگەڵ سەید قوتبە سعید نەورەسی بە هەمان ئەزمموی سەید قوتبە تێپەڕیەوە کە هەردووکیان زیندانی بوون هەردووکیان ماوەی زیاتر لە چەند ساڵێک چەندین ساڵ لە ژێر زیندانە لە ژێر ئەشکەنجا بوون لە ژێر دەست بەسەریا بوون سعید نەورەسی ئەگات ئەوەی کە بە هیچ شێوەیەک دەرچوون لە دەسەڵات بە هیچ شێوەیەک شۆڕشکردن لە ناو دەوڵەتی ئیسلامیە ناکرێ بەرامبەر بە خۆمان شۆڕش بکەین بە خۆمان چەکداری بکەین
ئەمە تێزەکانی سعید نەورسی و گەشتەوە ئەنجام بەڵام سید قوتب بە هەمان ئەزمموی سعید نەورسیاتی ئەپەڕێگاتەوەی کە جاکردنەوەی دەوڵەتی کوفر و داری سەلام و داری کوفر هەموو هینێک هەموو دەسەڵاتێک کە دژی ئیسلام بێت جاهلیەتە و ئەبێ بگات ئەو تێزەکانی گەشتە ئەو دەرەنجامی کە ئیتر هەموو شتێک حەڵاڵە بۆ لە ڕێگەی تونوتیژی و یەکلا بکرێتەوە و لە تێزەکانیان دەرەکەوێت یعنی ئەم دوو تێزە لەم دوو فکرە ئەساسی و لەم دوو نمونە ڕەمزیەوە کە هەیە ئێمە ئەزانین دوو مۆدیلی زۆر گیان مامۆستا باشە منیژەڵم ینی هەموو هێزێک مافیەوەی هەیە کە ئەزمون وەرگێ لە هێزێکی تر بەڵام بۆچی تەنها ئەزمون ئێمە لە عەربی وەرگین یعنی بەلای کەمەوە لە تێزەکانمە لە ساڵەوە پێنج دوای ئەوەی کە ئەزمونی عەربی شکستێنێ ئەوجا سەیری ئەزمونەکانی ترەکەین من وا نازانم ئیسلامی سیاسی کوردی لە ئەنجامی ینی ئەو تێڕوانینی وردی خۆیەوە بگەشتێتە چەند شتێک مەگەر هەمیشە هێزێک لە بەردەمیا بوو بێ ئەو جابیری کردوێتەوە واتە من بەسمەوەی بڵێم کە تیۆریزەکەری وامان نییە لەناو ئیسلامی سیاسی کوردیە بتوانێت کە پلانێکی فکری پلانێکی واقعی پلانێکی مەدەنی بۆ خۆی دابنێ جگە لەو کاتی کە هەردەم هێنێکی لەمپەرێکی بەهێزی سیاسی لە بەردەمیا من پێم وایە جارە تەبێ خۆم حەزم ئەکرد بە تەمەنای خۆم بواە ئیسلامی کوردی زیاتر لەژێر تەسیری ئیسلامی نەوڕەسیانە ئیسلامی نەک ئیسلامی ئەردۆغانی عەدالەت و تەنمیا مەسڵ ئیسلامە نەوڕەسیەکە ئەوەی کاغالی باسیەکە ئەوە بواە تا ئیخوان بەڵام لە هەمان کاتیشە ئیسلامە ئیخوانیەکەش خۆی بۆ خۆی ئێمە وەکو گەلی کورد احتیکاکمان زیاتر لەگەڵ ڕەوتە ئیخوانیەکە زیاتر هەبووە بە حکمی ئەوەی ئێمە لەگەڵ دەوڵەتێکە ژین کە زۆری نەعەرەبیە و لەگەڵ عەرەبە ئیسلامیەکانە جموجوڵ و چالاکی و احتیکاک و سەردان فکرەکانی ئیسلامی سیاسی مەدارسەکانی ئیخوان و مفکرەکانیان بێ با تەواوی کەم ئەمە حاڵەتێک حاڵەتی دووەم ئیخوان ڕوتی ئیخوانی منەظەمتر و ڕێکخراوتر بووە و چڵ و پۆپ و وەکو بڵێ بڵاوبوونەوەی زیاتر بووە لە ڕۆتە نەوڕەسیەکە ئەمیش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی دەوڵەتە عەرەبیەکان بە حکمیەوە کۆمەڵێکی زۆر ینی باگراوندێکی سیاسی هەیە هێشتا ئەندازێکی زۆر جموجوڵی ئیسلامی لە بوونی دەوڵەتی عەرەبی و ئەوهەموو قەوارە عەرەبیانە خۆی بۆ خۆی بەناڕاستەوە خۆش بێ پاڵپشتێک بووە بۆ ئەوەی کەوا جموجوڵی ئیسلامی عەرەبیش یاخود ئیسلامی ناوچەی عەرەبی جموجوڵیان زیاتر بێ و زیاتر بڵاو بوونەوە زیاتر احتیکاکیان لەگەڵ دەوروبەرەکەی خۆیان نابێ بەڵام ڕوتێکی کەم ئیمکانیاتی وەکو ڕوتەکەی نەوڕەسی هەم احتیکاکەکەی بۆ شێوەیە نەبووە و هەم ئەم بە ئەو بارودۆخەی کە لە تورکیا هەبووە جیاواز بووە لەو بارودۆخەی مەسەلەن لە میسر هەبووە احتیکاکی خەڵکی ئیسلامی عەرەبی عێراقی کە ڕۆشتون تەفاعولیان زۆر باش ئەزهەر و لەگەڵ من لەوێ تێگەشتم کاکامیل مەسەلەی قبول نەکردنی ئازادی فکر ئازادی عەقیدە لەلایەن ئیسلامی سیاسیەوە ئازادی بیر و باوەڕ ئازادی ڕخنەگرتن کاک عەلی وەڵێ تو دەگەشتن چێ لەسەر شتی وا سەلماو نییە ینی تۆ ئەگەر بەڵگەیەنی تۆ لەسەرەوەی شخصێک یا مامەسایەک یا کەسێک یا لایەنێک یا ئەوە ئەمە نابێتە بەڵگە بەڵام ئێمە تەجروبەیەکمان نییە کەوا ئیسلامی سیاسی دژی عەقیدەی خەڵکێکی کە بوو بێ یاخۆت ئیسلامیەکان خەلفیەتێکی ئیسلامیان هەیە وەکو مەرجع کار لەسەر مەرجعیەتی ئیسلامی خۆیانەکەن مەرجعیەتی ئیسلامیش هەمومان زانین ئەمە تەجروبەیەکی مێژووی دەسەڵاتی ئیسلامیمانێت تەجروبەیەکی تازەمان نیە تەجروبە کۆنەکە لەناو عالەمی ئیسلامیە لەناو ئەو شوێنانەی کەوا دەستی ئیسلامی و دەسەڵاتی ئیسلامی پێگەیشتووە ئەقەلیات هەیە خەڵکی نائیسلام و نامسڵمان هەیە و تا ئەم لەحزەیەش ماونەتەوە و دژایەتی عەقیدەشیان نەکراوە بگرە داکۆکیش کراوە لەسەریانە یعنی ئەو حاڵەتی ئێستا لە میسرا هەیە لە عالەمی عەرەبیا هەیە چەند ملیۆن قیبتی هەیە بەس تەنها لە عالەمی عەرەبیا لە میسرا ئەمانە بە شێوازێک ماونەتەوە چۆن ماونەتەوە ئەگەر ئیسلام یاخود دەسەڵاتی ئیسلامی و حکمی ئیسلامی کەپتی ئازادی عەقیدە و دینی ئەوانەی کرد زۆر سپاس کاک عەلی من ئێستش لەسەر ئەوەم کە ئیسلامی سیاسی ئازادی سیاسی قبوڵە بۆ چونکە سوودی لێبینی و مش مافێکی شەرعی خۆیەتی بەڵام بەو جۆری ئازادیەکانی تری قبوڵ نیە وەکو ئازادی سیاسی قبوڵە وەکو ئازادی مەدەنی ئازادی بیرۆڕا و نووسین و ڕادەربڕین لەگەڵ ئازادی ئەعتقادە باش من جارێ بە لەسەر ئازادی مەدەنی قسە بکەین ئایا پێکهاتەی ئیسلامی سیاسی وەکو بڵێن وەکو حزبێکی مەدەنین خۆیان ئێمە لێەوە دەست پێ بکەین ئایا حزبێکی مەدەنین هیچی باش
لە ناو حزبی مەدەنی ئەوەیە کە هەموو پێکاتەکانی کۆمەڵگی قبول بێ بۆ نمونە بڵین هەر لەوە دەست پێ بکەین ئایا لە ناو حزبی ئیسلامی حزبی ئیسلامیە کە ئەگەر بڵین وەکەوەی کە تۆڵی حزبێکی مەدەنین نوێژنەکەرێگە بینی ئایا لە ناو حزبێکی سیاسیە ئیسلامی سیاسیە ئافرەتێکە بینی سەرپۆشی بەسەرەوە نەبێ بۆ مانای کەمە پێڵین سفور بۆ نمونە ئایا لە ناو حزبی ئیسلامی سیاسیە مەسیحیەک کاکەیەک ئەبینی کەواتە ئەوان لە ئەساسی دروستبوونی خۆیانە پێشمەرج کۆمەڵی پێشمەرجیان هەیە بۆ بە ئەندام بوون ئەمە لێرەوە وەکو پێکاتەیەک کەواتە ئەم حزبی ئیسلامی سیاسی وەکو پێکاتەی خۆی حزبێکی سنی داخرا و کۆمەڵە پێشمەرجی بێتە مەترسی لەسەر مەترسیەکە نامێنێ ئەگەر ئەوانەی من جارە بەس لە جارە حزبێکی مەدەنی نییە بۆ مانای مەدەنیەت بۆ چونکە مەدەنیەت هەموو پێکاتەکانی قبوڵە ئیتر بە جیاوازی ئاین بە جیاوازی مەزهب بە جیاوازی فکر بە جیاوازی عەقیدە تا دوایی یعنی من وا نازانم ئێستا ئەندامێک لە ئەندامەکانی حزبی سیاسی ئیسلامی نوێژ نەکە ئەگە حتا لەبەر ئەگەر ڕەنگە نوێژ نەکا لە ماڵەوە بەڵام هەر لەبەر چاویان ڕەنگە نوێژ بکە مە بەسم لە پێشمەرجەکانی بوون بە ئەندام نە حزبی ئیسلامی ئەمە وەکو پێکاتەیەکم وازانم ئەو پێمانەڵێت لە ئەساسە حزبی ئیسلامی سیاسی لەسەر ئەساسێکی مەدەنی دروست نەبووە لەسەر کۆمەڵی پێشمەرجی دینی مەزهبی فکری کۆمەڵی پرسیارەکە ئەمەیە کاکعلی ئەو لەو مقدمەی تێگەشتن پرسیارەکە ئەمەیە ئەمە ڕنگدانەوەی چییە لەسەر ئاستی قبولکردنی ئازادەکان ئازادی بیر و باوەڕ و ڕخنە و عەقڵ و فکر من لێرە دەستم پێ کرد بۆیە من وازانم ئێسش وەکو بڵێ بەوادیرەکانی دیارە ئاسۆکانی دیارە کە حزبی سیاسی ئێمە حزبی سیاسی کوردی ئێمە هەرچەند ئەزمونونەکەمان تازەیە لە بواری قسەکردن لەسەر دین تازەین لە بواری دیموکراسی تا تازای سەر ڕێ ئەوانی کە باسمان کرد دەرکەوتووە کە ئازادی بیر و ڕای قبول نییە وەک ئەوەی لە دیموکراسیەت و لە مافەکانی مرۆڤ هەیە زۆر جار نووسین دەرەکەوێ نووسینە نووسێ بۆ قسەکردن لەسەر ئاین نووسینی جدیشن نووسینی بحوسن لێکدانەوەن ئەگەر بگەرتەوەش بڵێن بیرروڕان دەرکەوتون بینومانن بۆ نمونە بڵین ئەگەر زوو قسە لەسەرەوە بکەین پێشتر کۆمەڵێ سەحیفە یا بڵێن ڕۆژنامە داخرا لە ئەنجامی زەختی ئیسلامیەکانەوە بوو بڵێن هیچ چەپەکان دواتر ئێستا چەند حملەیەک هەیە چەند کەمپینێک هەیە دژی ئەوەی کە بەعکسی ئەو تێڕوانینەی ئەوان کە بۆ دین هەیەە بۆ نمونە ئەوەی بۆ نمونە کاگمەلە بەختیار هینێکی دەربڕی تێڕوانینێکی دەربڕی کە بە کۆمەڵی بەڵگە و باسی لەوە کرد کە ئیسلام بە کوشتار یعنی بە زۆر هاتوۆتە ناوبینەوە ئەوە شتێکی مێژوویە چەندی ڕاستە چەندێکی ناڕاستە ئەو تێڕوانی خۆی دەربڕی سەرەکی کەمپینە دژی ئەنجام درا ئێستا چەند نووسینێک هەیە چەندین تێڕوانین هەیە باسەکرێ ئەوان دژایەتیەکەن ئەو لە دژی نووسەرەکانیان دژی ئەو ناوەندانی کە ئیشی دیاکرێت ئەوە تا بینین بۆ لە نالیە قسە بۆ قسەکردن لەسەر پەیوەندی نێوان ئاین و زانست قسەکرێ و توێژەکرێت تاان کەسێکیش بانکراوە بۆ قسەکردن لەسەر ئەو باسە کە کەسێکی دینی و بە تێڕوانێکی دینیان قسەی لەسەرەکە کەچی هێشتا ئەوان لە ڕێی یەکێتی زانیان لە ڕێی ناوەندەکانی خۆیان قسەی لەسەر زۆر سپاس کاکەمن ئەتوانیم لە حەزاتی خۆت بڵێ بەڵام لە ملاحەزات زۆر ڕۆمەش و بەقەدەوەی ئەکری وەڵامی پرسیارەکان ئۆکێ ئەتوانی قسە بکە هیچ کێشێکم نێ بە ئارەزووی خۆت بەڵام من پێویستە ئەم پرسیاری ئاراستە بکەم وەز لەوە بێنی کە کۆمەڵێک نووسەر هەیە بە زمانێکی تند و زبر لەسەر پیرۆزیەکانی ئاین دەنووسێ ئەمە بخینە ئەملااو ڕەنگە هەمومان متفق بین لەسەرەوە هەموو نووسەر ڕۆژنامە نووسێک متفق بێت لەوە کە سوکاتی بە هیچ کەسێک نەکرێت لەم سەر ئەزیات شژایی بە ڕەمزێکی ئاینی کە لای ملیۆنەها و ملیارەها ئینسانی دنیا مقدسە ئەمە هیچ خلافێک ئەم نقطەیە نییە بەڵام کۆمەڵێک بابەتی جدی کە ڕخنەی زانستی ڕخنەی قوڵ ڕخنەی بابەتی لەخۆ ئەگرێ و نووسینێکی بەحسە دراسەیە بەڵام ناکۆکە لەگەڵ پرەنسیپەکانی عەقیدەی حزب ئیسلامی ناکۆکە لەگەڵ کۆمەڵێک زەوابتی شەرعیە بۆ ئەمە بە سوکاتی ئەزانن بۆ ئەمە قبول ناکەن بۆ حملە دژی ئەماکەن من طبعا ئەمێ لە سەرەتا ئەوە بڵێم ئەوەی کەوا ئەو خیتابەی کە ئەڵێ ئیسلامی سیاسی تا ئەوەندە دیموکراسیەتی قبول بکاتە سڵتە کە ئەمە بڕیارێکی پێشوەختە ئەدرێ بەداخەوە من حەز ناکەم لە ناو وتاری ڕۆشنبیری و
سیاسی و معرفی کوردیە ئەم خیتابە ئەمە تۆق بێتەوە هەبێت چکە ئەمە بەڕاستی خیتابێکە لە عالمی عربیا بەکار هاتووە خیتابێکە بۆ ئیستیئصال بۆ ڕیشە کێشکردن بۆ قۆڕخکردنی دەسەڵات بۆ تۆخکردنەوەی حاڵەتی دیکتاتۆریەت لە وڵاتانە بەم پاساوانە زۆرێک لە حرکاتی سیاسی لە وڵاتانە بەرکەنار کراون قەدەغە کراونەوە ئیسلامیەکان زیاتر باجی ئەمەیان داوە بەم بیانەوە بربەرەکانی یعنی ئەم خیتابە زۆرتر تا ئێستا ڕۆژاوای پێترسیانراوە بۆ ئەوەی حسنی مبارەک و زین العابدین و علی عەبدوڵڵا و بەشار ئەسەد و ئەمانە لە سوڵتا بمێننەوە کە ئیسلامیەکان بگەنە دەسەڵات وا دیموکراسیت پێشێلەکەن وا ئازادی پێشێلەکەن وا دژی ئەمریکا و ڕۆژ ئاوا چی ئەبن ئەمە بەڕاستی خیتابێکی نابابەتیە ئەمە هیچ پاساوێکی نییە جگە لەوەی کەوا بۆ ئیستیئصالکردن و ڕیشە کێشکردن کە کۆمەڵە ڕەوت و حرکاتێکی سیاسی دەربارەی ئەوەش کەوا ئیسلامیەکان حرکاتی ئیسلامی ئەحزابی ئیسلامی مەدەنی نین کاکە طبیعەتی ئەحزابی ئیسلامی وایە ئەسڵی کارە سەرەکیەکەی ئەوە بووە داعوە بانگەوازی ئیسلامی بووە ئیشی پەروەردە بووە بەشێک لە ئیشەکەی بریتە لە ئیشی سیاسی و مارەسی کاری سیاست ئێستا ئەگەر سی حاڵەتە سیاسەکە زەق بوو بێتەوە زاڵ بوو بێ ئەمە حاڵەتێکی ناتەندروستە بەڕێی من لەبەرەوە کە کاتێک عەلیەڵە نوێژنەکەرێکی قبوڵ نیە یاخود کەسێکی نائیسلامی قبوڵ نییە ئەسڵی دروستبوونی تەیارێکی ئیسلامی حرەکەتێکی ئیسلامی حیزبێکی ئیسلامی بۆ ئەوە بووە ئیشی یەکەمی بانگەواز و تۆخکردنەوەی حاڵەتی تەدەین و دینداری بووە لەناو مجتەما و کۆمەڵگەیە ئەگەر بە بارەکەی تری شابیڵێنەمە بە خەلل بێکەواتە ئەحزابەکانی ترش ئایا ڕوتێکی ئەلمانی منێکی ئیسلامی قبوڵە مە ئەندام تیا و دژی تێزەکانی ئەو قسە بکەم و خیتابێکی متەناقیزم هەبێت لەگەڵ ئەجندا و بەرنامەی ئەوە ڕوتێکی ئالمانیش منی قبوڵنی وەکو ئیسلامی بمەنا حیزبێکی ئالمانی منی قبوڵنی ینی ئەمەش بۆ خۆی خەلل نییە هەموو ئەمانە منوە ئەزانم پاساوە واخد ڕەتکردنەوەی ئەوی ترە نەخوێنەوەی ئەوی ترە قبوڵ نەکردنە ئەمە نەبوونی تەسامحە لە حاڵەتی نەبوونی تەسامحە ئەم جۆرە پرسیارانەیە بە خەیاڵی نوخبەی ڕۆشنبیری ئێمە دەوروبەریشمانە ئەمە حاڵەتێک کامیلەگە هەر بۆی زیاتر لەسەری بوەسی ئەو پرسیارەی جواب دوای حەزەکەی من نووسی بمانێت بەبستمە بۆی لەسەری بوەسی ئێستا بۆ نمونە حیزبێکی ئەلمانی کاکەیەکی قبوڵەوە چۆن نوێشکەرێکی قبوڵە بۆ نمونە بڵێن بۆ سەر ڕای ئەو تێبینیانی تۆ دەیان تێبینی من قسەکردمان لەسەر ڕۆتی کاک عەلی ئێستا لە میسرا حیزبێکی ئیخوانی دروست بووە کە حیزبی عەدالە ئەوەیە کەسی قیبتیتیایە مثلا ڕەفیق حەبیبەچێ ئەوە یەکێکە لە نخبە دیارەکانی قیبتی و مەسیحیە و ئەندامە لەو حیزبەشە مەسەڵ کە ئایا ئەم پرسیارە ئێستا لە میسر ناکرێت هەمان ئەو پرسیارە ئێستا لە میسر ئەکرێت بە زیاتر لەوەی کە لە کوردستان ناکرێت کەواتە ئەمە تۆ ئەگەر بێت و حیزبە ئیسلامی ئێستا یەکگرتووی ئیسلامیش وازانم بەرەوە ئەوە ئەچێکەوە خەڵکی نوێژنەکەریش و خەڵکی لە بێلەچک و خەڵکی ئەوە ژوەرگێت من واخێنمەڵێ ئایا ئەگەرەمەیان کرد قبوڵەکرێن ئەکرێن بەوەی کەوایتر مەترسینی لەسەر یارمەتی خۆت چینە ناوپڕێک و توانیت دواتر قسەکان پاو بکەی بەڵە بینرانی خۆشەویست پرۆگرامەکەمان بەردەوامە بەڵام دوای ئەم ناوپڕە لەگەڵمان بن دوای ئەم ناوبڕە پرۆگرامەکەمان ببینێت.